بە پێی پێشبینی لایەنە گەشتیاریەکان لە ڕۆژانی جەژنی قوربان زۆرترین ڕێژەی گەشتیاران لە ناوەڕاست و خوارەوەی عێراق ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن. وێڕای گەشتیارانی ناوخۆ بۆیە لە ناوچە گەشتیاریەکانیش باشترین ئامادەکاری کراوە بۆ پێشوازی لە گەشتیاران بە تایبەتی لە ناوچە گەشتیاریەکانی سۆران و باڵەکایەتی و ڕەواندوز. لەگەڵ هاتنی جەژنی قوربانی پیرۆز بە شێوەیەکی گشتی ئامادەکاریەکی باش لەم ناوچەیە لە ناوچەی باڵەکایەتی و قەزای چۆمان بۆ پێشوازیکردن لە گەشتیاران و لەو کەسانەی کە دەیانەوێت پشووی جەژن لە دەرەوە بەسەر ببن ئامادەکاریەکی باش کراوە. شوێنە گەشتیارەکان بە ڕووی گەشتیاراندا کراونەتەوە. لە ئێستاوە زۆربەی شوێنە گەشتیارەکان حجز کراون. ماوەی چەند ساڵێکە باڵەکایەتی لەباری کەش و هەوا و بوونی بەفر لە چواروەرزی ساڵ و گونجاوی ناوچەکە بۆ لایەنی گەشتیاری وای کردووە زۆرترین ڕێژەی گەشتیاران ڕوو لەو ناوچەیە بکەن. ئێستا ڕۆژانە زیاتر لە 5,000 گەشتیار دەتوانێت شوێنی مانەوەی هەبێت لە ناوچە گەشتیاریەکانی باڵەکایەتی. ئامادەکاریی باش لە ئێستادا دەکەین بۆ ئەوی بتوانین پێشوازی لە زۆرترین گەشتار بکەین لە ماوەی ڕۆژانی جەژنی قوربان کە جەژنی قوربان نزیک بووتەوە و ڕۆژانەش گەشتار دێن بۆ ناوچە گەشت و گوزاریەکان لە ڕێگەی کۆمپانیەکان و لە ڕێگەی ئۆتۆمبیلەکانی خۆشانەوە بە تایبەتی لێواری ڕووبارەکان تاڤەکان هەموو ئەو شوێنانە جمعیان دێت لە گەشتیاران. گرنجیدان بە ناوچە گەشتیاریەکان لە ڕووی پرۆژە خزمەتگوزاریەکان بنەمایەکی سەرەکیە بۆ زیاتر ڕاکێشانی سەرنجی گەشتیاران کە دوجار سەرچاوەیەکی گرنگ دەبێ بۆ کەرتی ئابووری لە هەرێمی کوردستان. لەگەڵەوەی بوونی سروشتێکی جوان و دڕەفێن لە هەر ناوچەیەک هۆکارە بۆ لایەنی گەشتیاری لە پاڵەوەشدا ئارامی و ئاسایش هۆکارێکی ترە بۆ پەرەپێدان و گەشە سەندنی کەرتی گەشتیاری. نزمی پلەکانی گەرما و لەباری کەش و هەوا و بوونی چەندان سەرچاوی ئاوی وای کردووە ساڵ لە دوای ساڵ ڕێژەی گەشتیاران بۆ باڵەکایەتی ڕوو لە زیادبوون بکە. گەشتیاران داواکارن حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی بە لایەنی گەشتیاری بدا و بە تایبەتی لە چەندان پرۆژەی خزمەتگوزاری لە ناوچە گەشتیاریەکان جێبەجێ بکات. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، باڵەکایەتی.